خۆشحاڵین لە شاری سۆران لە دەڤەری سۆران پێشوازی لە بەڕێ سەرۆکی پەرلەمان دکتۆرە ڕێوازەکەین لەگەڵ ستافێکی گەورەی پەرلەمانی کە هاتوونە بە بەسەرکردنەوەی وەزعی منتیقەی بەڕاستی ئەو بەسەرکردنەوەی بۆمە لەو کاتەیدا زۆر گرنگ بوو و تێگەیشتێکی گەورە بوو لە بارەی وەزعی منتیقە و پێداویستی منتیقەی و ئینشاءڵڵا هەنگاوێکی باش گەیشتینە نەتیجەیەکی باش ئێستا ئومێدوارین لە چەند ڕۆژێکی کە لە ماوەیەکی کووردا بچینە هەنگاوی زۆر باشتر منەمەوێ بە حزوری جەنابی سەرۆکی پەرلەمان کە بە خۆی تازە بەشێک لە قسەکانی لە پەیامی سەردانەکەی وا تەرخان کرد کە لە ڕێگایمەوە پەیامی سوپاسگوزاری بدەینە خەڵکی دەڤەرەکە بۆی کە بەڕاستی پابەندیان لە ئاستێکدا بوو جێگای دڵخۆشکەرە ئەمام ئەگەر لە هەموو شتێک بەو پێکەوە بین دڵنیابین بەسەر هەر ئاستێکدا سەرەکەون. ئێمە لە پەرلەمانی کوردستان بە ناوی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە ناوی هاوڕێکانمان لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان هاتووین سوپاس و پێزانینی خۆمان بگەێنین بە بەڕێز قایمقامی سۆران قایمقامەکانی تری دەڤەرەکە و ژووری ئۆپراسیۆنەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە سۆران و لە کۆی دەڤەرەکە لە بەڕێزان پزیشکان و کارمەندانی تەندروستی هێزەکانی ئاسایشی ناوخۆ پێشمەرگە خزمەتگوزاریە گشتیەکان و تەواوی ئەو فەرمانبەرانەی کە لە ئێستادا کە باقی فەرمانبەرانی تر لە ماڵەوەن و لە کەرنتینەن بەڵام ئەوان لە خزمەتکردنی خەڵکی خۆمان بەردەوامن. هاوکات بابەتێک کە لە هەموو شوێنێک باسمان کردووە لێرەش باسیەکەینەوە و لێرەوە دەمانەیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە پەلە بکە لە دەرچواندنی ئەو بڕیارەی کە تایبەتە بە کەمکردنەوەی باج و ڕسومات و تایبەتە بە چارەسەرکردنی کرێ نشینان چکە خەریکە و هەستەکەین زەختەکە و فشارەکە زۆر بووە هەم لەسەر ئیدارەکان هۆ هەم لەسەر پەرلەمانی کوردستان بەوەی کە چاوەڕێی ئەواکەن حکوومەت بڕیارەکەی خۆی دەرکات لە سنووری دەسەڵاتە یاسایەکانی خۆی و ئەگەر پێویستیشی بە تەدەخولی تەشریعی هەبوو ئێمە بێگومان لە پەرلەمانی کوردستان بە فراکسیۆنە جیاوازەکان هەمومان پێکەوە قسەمان دەبێ و هەمومان ئەو تەدەخولە تەشریعیە دەکەین و لە ئایندەیەکی نزیک بە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان ئەگەر پێویست بوو ئێمە خۆمان بۆ دانیشتنێک ڕێک دەخەین. هاوکات ئەمانەیە باس لەوە بکەین کە لە زۆربەی و شوێنانەی سەردانمان کردووە ئەو بەڕێزانەی کە لە ئێستا لە دەوامن ئەو بەڕێزانەی کە لە سەنگەری پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنان ئەو بەڕێزانەی کە سوپاسمان کردن لە کارمەندانی تەندروستی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ خزمەتگوزاریە گشتیەکان پێشمەرگە و هەر فئەیەک کە لەم پرۆسەیە بەشدار بوون و بەرکەوتنی ڕاستەوخۆیان هەبووە لەگەڵ کۆی پرۆسەکە ئێمە ئەگەر حکوومەتی خۆمان ناتوانێت هاندانێکی مادیان بۆ بکە لەبەر قەیرانی دارایی داوا دەکەین بەڕسمی داوا دەکەین کە پێکەوە هاو ئاهەنگی بکەین بۆ ئەوەی ساڵێک خزمەتیان بۆ بخرێتەسەر خزمەتەکانیان بەرمەبنای ئەو ماندووبوونەی کە پێی ماندوو بوون